خوای پەروەردگار کاتێ ئینسانی خەڵق کردووە حقوق و واجباتی لەسەرداناوە مافەکان لەگەڵ ئەرکەکان مافی خوا مافی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مافی ئەصحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مافی زانایان مافی دایک و باوک مافی مناڵ و ئەولاد مافی هاوسەرایەتی ژنوبێت بەسەر یەکەوە مافی خزمایەتی مافی دراوسەیەتی مافی میوان مافی کاربەدەست مافی ژێردەستە لەسەر کاربەدەست یعنی ئەم مافانە لە گرنگترین شتەکانن کە پێویستە ئینسانی مسلمان مراعاتی بکە لە گرنگترین شتەکانن کە پێویستە ئینسانی مسلمان مراعاتی بکە لەبەرەوە ئێمە هەر ئێوارەیەک ئینشاء الله لە ئێوارەکان باسی یەکێک لەم مافانە ئەکەین بەڵکو مسلمانان ئینشاء الله ئیسفادەی لێ بکەن یەکەمیان خۆشەویستەکانم مافی خوای پەروەردگارە بەسەرمانەوە کە ئەوجەب الواجباتە لە هەموو مافەکان تر واجبترە و پێویسترە مافی خوای پەروەردگار لەبەرەوەی خوای پەروەردگار خالقی ئێمەیە بەدیهێنەری ئێمەیە هەموو ئەوەیشی هەمانە خوای تەعالا خاوەنێتی هەمووی ئەوەی هەمانە خوای پەروەردگار خاوەنێتی لەبەر ئەوە خوا خاوەنی هەموو فەزلێکە بەسەر ئێمەوە لەبەر ئەوە ئەبێ مافی ئەو بکەوێتە سەر هەموو مافەکان و مافی خوای پەروەردگاریش ئەوەیە کە ئێمە بیپەرستین شەریکی بۆ قەرار نەدەین حەقی خوا لەسەر بەندەکانی ئەوەیە بیپەرستن و شەریکی بۆ قەرار نەدەن پەرستن خۆشەویستەکانم عیبادەتکردن خوای پەروەردگار ئینسانی بۆ ئەوە دروست کردووە خوای پەروەردگار ئینسانی بۆ عیبادەت دروست کردووە وەکو ئەفەرمێ لە سورەتی ذاریات ئاەتی 56 وما خلقت الجن والإنس إلا ليعبدون ما أريد منهم من رزق وما أريد أن يطعمون إن الله هو الرزاق ذو القوة المتين خوای پەروەردگار داوای لە ئێمە کردو ئێمە بیپەرستین ئێمەی بۆ ئەوە خەڵق کردووە ئێمەی بۆ ئەوە خەڵق نەکردووە ڕزق پەیدا بکەین خوا خۆی ڕەزاقە خۆی ڕۆزی بەخشە خۆی ڕۆزیمان ئەدا لەبەر ئەوە بەڕێزانم گرنگترین مافەکانی خوای پەروەردگار بەسەر ئێمەوە ئەوەیە کە ئیمانمان پێی هەبێ باوەڕی پێ هێمێنین باوەڕی پێ بهێنین وەکو پێویست و هەروەها بیپەرستین شەریکی بۆ قەرار نەدەین و قەدری خوا بزانین قەدری بزانین خوای پەروەردگار خاوەن قەدرە خاوەن ڕێزە ئەبێ ئێمە وەکو خۆی قەدری بگرین کە خوا خالقە خوا هەموو شتەکان بەدەستی ئەوەیە خوا بەڕێوەبەری ئەرز و ئاسمانەکانە بەڕێوەبەری بوونەوەرە ئەمە قەدری بگرین وەکو خۆی قەدری بگرین و ئەگەر قەدری نەکردین وەکو خۆی بەڕاستی خوای پەروەردگار لێمان تووڕە ئەبێ و لە ڕێزگرتن و قەدری خوای پەروەردگار ئەوەیە کە ئینسان ئەو حرامانەی کە خوا حرامی کردووە لەسەری بە حرامی بزانێ و بە گەورە ڕای بگرێ و خۆی لێ بە دوور بگرێ ئەو شعائر و دروشمانەی کە خوای تەعالا دایناوە ئینسان هەوڵ بدا جێبەجێی بکا و ڕێزی لێ بگرێ خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب ئینسان کە حرامەکانی خوای بە گەورە زانی و شعائر و دروشمەکانی خوای بە گەورە زانی بەڵگەیە کە ئەو کەسە تەقوای خوا لە ناو دڵیا هەیە هەروەها ڕێزگرتن لەوەی کە خوا ڕێزی لێگرتووە ڕێزگرتن لەو کەسانەی کە خوا ڕێزی لیان گرتووە بەڵگەیە لەسەر ئەوەی کە تۆ قەدری خوا ئەزانی و خوا بە گەورە ڕائەگری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثە ئەفەرمێ لە گەورە ڕاگرتنی خوای پەروەردگار لە تعظیمی خوای پەروەردگار ئەوەیە کە ئینسان ڕێز لە پیاوێکی مسلمانی ڕیشسپی بگرێ ڕێز لە هەڵگری قورئان بگرێ ئەو هەڵگرەی کە زیادە ڕەویتیان ناکا و شلڕەویتیان ناکا و هەروەها ڕێزگرتنی لە دەسڵاتداری دادپەروەری مسلمان ئەوە بەشێکە لە ڕێزگرتن لە خوای پەروەردگار لە مافەکانی خوای پەروەردگار بەسەرمانەوە خۆشەویستەکانم ئەوەیە حەیامان لەخوا هەبێ یعنی شەرم لەخوا بکەین شەرمی خوا وامان پێ بکە دوور بگرین لە حرامەکانی خوا سستی نەکەین کەم تەرخەمی نەکەین لە بەجێهێنانی فەرزەکانی خوا لە مافەکانی خوا بەسەرمانەوە خۆشەویستەکانم ئەوەیە کە تەسلیم بین بۆ فەرمانەکانی خوا بۆ یاساکانی خوا بۆ حکمەکانی خوا تەسلیم بوونی تۆ
بۆ یاسا و فەرمانەکانی خوا بەڵگەی ئیمانە. وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم. سورة أحزاب آية 36. هەروەها لە مافەکانی خوا بەسەرمان و ئەوەیە کە خوامان خۆش بوێ. خۆشویستنی خوا بەڕێزان لەزەت و چێژ بە ئیمان ئەدا. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم سێ شت هەیە لە هەر کەسێکە هەبێ هەست بە لەزەت و چێژی ئیمانەکە. یەکەمیان ئەفەرمێ خوا و پێغەمبەری خوای لە هەموو کەسێک خۆشتر بوێ. یعنی تۆ خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا وات لەلات ئەمەندە گەورە بێ لە دایک لە باوک لە برا لە خوشک لە هاوسەر لە مناڵ لە هەموو کەسێک خۆشەویستتر بێ لەلات و هەرچی ئەوەی خۆشت ئەوێ لەبەر خاتری خوا و پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم. بەردەوام ذکرکردنی خوا بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا تۆ خوات خۆشەوێ و مافەکانی جێبەجێ ئەەکەی. دائیمەن با دەم بە ذکر بە زۆر ئەو ذکرانەی کە هەیە سبحان الله الحمد لله ولا إله إلا الله الله أكبر لا حول ولا قوة إلا بالله. ئەم ذکرانە خۆشەویستم بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا تۆ مافەکانی خوا جێبەجێ ئەەکەی زۆر بیکەی. بەڵگەیە لەسەر ئەوەی کە تۆ خوات زۆر خۆشەوێ. هەروەها باسکردنی خوا لە لای خەڵکی، باس نیعمەتەکانی خوا، باس گەورەی خوا لە لای خەڵکی بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا تۆ مافەکانی خوات جێبەجێ کردووە و خوات خۆشەوێ. ڕازی بوون بەوەی خوا پەروەردگارت بێ، بەوەی محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەرت بێ، بەوەی ئیسلام دینت بێ، ئەوەش خۆی بۆ خۆی لە مافەکانی خوایە و پێویستە ئینسانی مسلمان جێبەجێ بکە. زۆر گەڕانەوە بۆ لای خوا یعنی ئەستەغفر الله کردن، پەشیمان بوونەوە لە گوناح. طبعا ئینسان لە ژیانە خواوا خەڵقی کردووە، طبیعەتی ئینسان جگە لەوانەی کە لەو کەسانی کە خوا معسوومیانی کردووە لە گوناح طبیعەتمان وایە گوناحەکەین هەڵە ئەکەین. جا کاتی هەڵە ئەکەین خوا پێی خۆشە بگەڕێنەوە بۆ لای خوا پێی خۆشە تەوبە بکەین. ئەگەر تەوبە بکەین پاش هەڵە لەوە بەرزتر ئەبینەوە کە لە پێش هەڵەکە لەسەری بووین، لەو پلە بەرزتر ئەبینەوە. خوا پێی خۆشە دائیمەن ئێمە تەوبە بکەین و بگەڕێنەوە بۆ لای. لە مافەکانی خوا بەسەرمانەوە ئەوەیە کە زۆر بگەڕێنەوە بۆ لای، زۆر تەوبە بکەین. وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. هەروەها لە مافەکانی خوا بەسەرمانەوە ئەوەیە کە گومانی خێر بەخوا ببین. لە هەموو کاتێکە لە هەموو کات و ساتێکە تۆ گومانی خێر بەخوای پەروەردگاری خۆت ببە. لە هەموو لەحظاتێکە لە هەر وەزعێکە کە لەسەریت، هەر حاڵەتێک بەسەر تا دێ، هەر نەخۆشی و ناخۆشیە کە بەسەر تا دێ، تۆ گومانی خێر بەخوا ببە. قەناعەتت وابێ کە خوا خێری تۆی ئەوێ. هەر ناڕەحەتیە کە بەسەر تا بێت دڵنیا بە خوا مەبەستی خێرە بە تۆ، خوا تۆی خۆش ئەوێ. خوای تەعالا ئەوێ پلەپایەت بەرزکاتەوە، خوای تەعالا ئەوێت شوێنەکەت بەرزتر بکات لە بەهەشتا. بەڕێزان ئەم دنیایی کە ئێمە تایاین قاعەی ئیمتیحانە، شوێنی تاقیکردنەوەیە، هۆڵی تاقیکردنەوەیە. خوای تەعالا تاقیمان ئەکاتەوە کێ لەم تاقیکردنەوە سەرکەوتوو بێ پاداشتە نەبڕاوەکەی دەسەکەوێت بە هەشتێکی هەتایی. بۆیە ئەم دنیاە کورتە، چەندێک لەم دنیاە تەمەنت درێژ بێ تۆ داینە 1000 ساڵ تەمەنت بوو بێ لەم دنیاە، 1000 ساڵ تەمەنت بوو بێ بیری لێ بکەرەوە لە چاو قیامەتە چرکەیەکیش نییە، چرکەیەکیش نییە. ئەنی هەر زۆر کەمە، زۆر چونکە قیامەت ئەبەدیە و هەتایە دنیا بڕاوەیە. یەکێ لە پیاوچاکان ئەڵێ ئەم دنیاە ئەگەر ئاڵتون بێ، قیامەت ئەگەر قوڕ بێ، هەر ئەو بەنرخترە لە ئەم، لەبەر ئەوەی ئەو هەتایی و باقیە. بەڵام ئەم بڕاوەیە و نامێنێ، ئەم ئاڵتونش بێ نامێنێ، بەڵام ئەو ئەگەر قوڕش بێ بەردەوامە و هەتاییە و ئەبەدیە. لەبەرەوە خۆشەویستەکانم زۆر گرنگە ئێمە مافەکانی خوای پەروەردگار جێبەجێ بکەین کە ها بەسەرمانەوە. ئەگەر مافەکانی خوامان جێبەجێ کرد ئەوە بە تەئکید ڕەزامەندی خوایش بەدەست ئەهێنین، بە تەئکید ئەبین بە کەسێکی ساڵح،
ئەبین بە کەسێکی چاک ئەو کاتە ئەتوانین مافی خەڵکی تریش کە لەگەڵمانە ئەژێن ئەو مەخلوقاتانە ئینسانەکان و یان مەخلوقاتەکانی ترش کە لەگەڵمانە ئەژێن لەناو ئەم بوونەوەرە مافی ئەوانی جێبەجێ بکەین. ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزانمان لێ قبول بکەی، لە تاوانەکانمان خۆش ببی یا ربی. یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت دامەزراومان کە لەسەر دیندارێتی یارمەتیمان بدا ئەم مانگە بەڕێکوپێکی بە چاکی عیبادەتی تۆ بکەین، بەڕێکوپێکی لەسەر سنەتەکانی پێغەمبەرەکەت صلی الله عليه وسلم بەردەوام بین. وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين.